هاوڕانی تەکنۆلۆژین سڵاوتان لەبێ بەخێر بێن بۆ وانەیەکی تر لە خولی فێرکاری پایتۆنی سەرەتایی. وانەی ئەمڕۆ لە درێژەی فانکشنە کە ئێمە هاتین فانکشن فێر بووین کە چییە بۆ چی باشە. ئەمجا هاتین تۆزێک کارمان پێکرد، هەندێک کۆدمان لێدا و ئەمڕۆ مان هەبێ بەرنامەی کایەک بنووسین کە ئەم بەرنامەیە ئەوە بۆ نمونە دێت ژمارەیەک لە نێوان 1 تا 20 هەڵەبژێرێت و ڕایگرت وا بزانە کە لەناو دڵی خۆیان ڕایگرتووە و بێ مەناڵە چییە. ئەمجا ئێمە دین پێشبینی ئەکەین دەیڵێن بۆ نمونە 2 دەیە 15 ئەگەر هەڵە بێ کە ئەڵێ نابوو نمونە تۆزەوەرە خواردتر تۆزە پرۆسەتر و ئاواهی ڕەنمەیمانەکە هەتا ئێمە ئەگەین بۆ ژمارەیەکە ئەم هەڵی بژاردووە. با دەست پێ بکەین سەرەتا بە شتێکی ئاواهی و دەست پێکەم با بینووسم جا پێتان ئەڵێم چیە. import random لە پایتۆندا ئێمە وشەیەکمان هەیە بە ناوی ماژول لەرە بۆتان بنووسم شتێکی ئاواهیە کە چیکە وا بزانن کە باکسێکە کارتۆنێکە کە لە ناوی هەندێک ئامرازەیەکە بە کەڵکمان دێت چوزانم ئاچە فەڕەنسە و پێچ کوشتی و وا بزانن شتێکی واهیەوە ئێمە هەر کات هەر کامێک لەو ئامرازانە پێویستمان بێت دەریێنین و کاری پێکەین. ئەمەش شتێکی وایە لە پایتۆندا ئێمە شتێکمانەیە بە ناوی ماژول کە ئێمە توانین ئاواهی ئیمپۆرتی بکەین یان بانگی بکەین و لە ئامرازەکانی کەڵک وەربگرین. ئێستا ماژولی ڕاندۆم دێت چیەکە دێت بۆ نمونە بۆ شێوازەیە کە ئێمە پێی ئەڵێین لە نێوان چەندین ژمارە یان ڕەنجێک لە ژمارە ئەتوانێت سفر تا 1 بێت توانێت 1 تا 20 بێت بە هەر شێوازێک بەنی چەندین جۆری جیاوازی هەیە کە لە ڤیددیۆکانی داهاتوودا کاتێکاچینە سەر ماژولەکان و کتێبخانەکان لەسەر ڕاندۆمیش بە تایبەت کارەکەین. بەڵام ئێستا بۆ ئەم بەرنامەیە ئێمە پێویستمان پێی بوو بۆیە وتم با پێشتر پێتان بڵێم یا بزانن کە لەم بەرنامەیە قەرارە چی بکە. لە ڤیددیۆکانی تراکە قساکەین لەسەر ماژول و کتێبخانەکان زیاتر لەسەر ڕاندۆم و چەندانە لە کتێبخانەکان و ماژولەکانی ترە ڕووین. لەکوێ بووم باسی ڕاندۆمم ئەکرد ئەموت کە دێت لە ڕەنجێک کە خۆمان بۆی دیاریەکەین بە شێوازی ڕاندۆم دێت ژمارەیەک هەڵەبژێرێت و پێمانەیەت. دەبا من ئالێرە بۆ نمونە پێتان نیشان بەم import random. ئێستا کە ئینتەر لە ئەم هیچ هینێکی نییە هیچ ئێرۆرێکمان پێ نایە و هاتۆتە لاینەکەی ترەوە. جا ڕاندۆم لە ڕیزی ئەو ماژولانەیە کە بە شێوازی پێشوەختەوە دیفالت لەناو پایتۆندا هەیەواتە بیلت ئینە پێشتر لەناو پایتۆندا ئۆی دابەزاوە و دامەزرێنراوە. بەڵام زۆر جار هەندێک لە ماژولەکان و هەندێک لە کتێبخانەکان پێویستەکە کە ئێمە بین و خۆمان دایان بەزێنین بۆی لەرە هیچ کارێک پێویست ناکە بگەین تەنیا ئیمپۆرتەکە ئەنووسین کە ئەمەش یەکدانە سەروشەیە کیوەردە ڕەنگەکەی گۆڕاوە بانگیەکەین و ئەڵێن کە ماژولی ڕاندۆممان بۆ جێبەجێ بکە هەتا ئێمە بتوانین کەڵکی لەوە بگرین. ئێستا من پێی ئەڵێم گۆڕاوێکدانە بەنای ڕاند نامبەر ئەڵێم کە ئاواهی ڕاندۆم دات ڕاند ئینت ڕاند ئینت دێت چیەکە دێ لە نێوان لە نووسراوە ریترن ڕاندۆم ئینتەجەر ئین ڕێنج 1 تا 20 واتە ئێمە ڕێنجێکی بۆ دیاری ئەەکەین لە فڵانە ژمارەوە بۆ ئەو ژمارەکەی بۆ ژمارەکەی تر بۆ نمونە 1 تا 100 بزانم 15 تا 18 شتێکی ئاواهی 1 تا 20 لێەوە تۆ ئەبێ ئینتەجەریش بێ ها نووسراوە ڕاند ئینت ئایرش بکەن خۆتان لە نێوان ئەم ژمارە ئینتێجەرانی کە من بۆم دیاری کردویت ژمارەیەکم بە شێوازی ڕاندۆم بۆ بگەڕێنەوە. مەبەست لە ڕاندۆم چییە؟ مەبەست ئەوەیەکە ئەگەری هاتنەوەی هەر یەکدانە لەو ژمارانە لەگەڵ یەکترا یەکسانە واتە چەند دەرسەد ئەگەری ئەوە هەیەکە بۆ نمونە لە نێوان 1 تا 20 ژمارەی 5مان باتێ هەمان دەرسەد هەمان ئەگەرمان هەیە کە بۆ نمونە ژمارەی دەمان پێبات ئەم شتە پێڵێن ڕاندۆم. ئێستا من ئەڵێم لە نێوان 1 تا 100 لە نێوان 1 تا 100 ژمارەیەکم پێ بڵێت بە شێوازی ڕاندۆم. هەم لێرەشا وەکو سلایسینگ و شتە نییە کە بڵێن بۆ نمونە ئەمە ئەبێتە یەکتانەوە دوونۆ ئیتر سەمان پێ نایە ڕێک ئەتوانێت سەکەشمان پێبات. ئێستێ لێرەیە کە من بنووسم ڕاند نام ئەڵێ کە 34 لێرەشە پێی نیشادایی جارێکی کە بە ئاواهی بکەین ئەڵێم ڕاندۆم نقطە
rand int مەترسن لی چونکە لە ڤیددیۆکانی ترا بە تەواوی لەسەر ئەم ماژولانە بۆ بە تایبەت ڕاندۆم قساکەین ئەوختە دێتە دەستان جارێکە بۆ ئەم بەرنامەی من ئەمەتان پێ نیشانەیەم کە بزانن کە چی بە چیە سەرتان لێ نەشێت بۆ نمونە هەر لە نێوان 1 تا 1 کەمە تا کانەکە داخمەوە بارەکانە داخمە و بە 8 ئەم جارە جارێکە 88 جارێکە 47 جارێکە 68 جارێکە 64 و هەر جارێک ژمارەیەکی جیاوازمان بۆ هێنێت ڕەنگە حتی تەنانەت جیاوازیش نەبێ ڕەنگە 2 جار پشتی سەر یەکمان بۆ بێنێ بۆچی چون کاڵم ئەگەری هاتنەوەی هەر کامێک لەم ژمارانە لەگەڵ ئەوەی تریان یەکسانە با بڕینە سەر بەرنامەکەمان منم هەوێت داوا بکەم لە ماژولی ڕەندۆم کە بێتە ناو بەرنامەکەمەوە بۆچی ئەو کاراکەم چونکەم هەوێ پێی بڵێم لە نێوان ژمارەی بۆ نمونە 1 تا 20 ژمارەیەک هەڵبژێرە کاتێکە لە ماژولی ڕەندۆم کەڵک وەرەگرم ئیتر خۆی دێ بە شێوازی ڕەندۆم ژمارەیەک لەناو 1 تا 20 هەڵەبژێرێت و من ئەتوانم کە کەڵکی لێ وەربگرم ئێستا ئێمە ئەمانتوانی بە شێوازی دەستی یان مانیواڵ بین خۆمان بەرنامەیەک بنووسین کە خۆی بێت بە شێوازی ڕەندۆم و کارە بکات بەڵام ڕەندۆم پێشوەختە لە تەلێگرام لە پایتۆندا هەیە و پێویست ناکاوەتە ئێمە لەرەیە کات ئەکرینەوە و کارەکەمان بە سەریعی و بە خێرایی ئەنجامەدرێت هەر بە بانکردنی ماژولی ڕەندۆم ئێستا فانکشنێک دانم بە ناوی guessing game چاوبکەن لێرە دوارە ڕەنگەکانی گۆڕە guessing game کەوانەکە ئەکەم مۆدەیەخەمەوە دوودانە نقطەکەی بۆ دانم ئێستا من فانکشنێکم نووسی بەڵام جارێکە هیچیتیانە گۆڕاوێک دانم بە ناوی secret number واتە ئەو ژمارەیە کە بە شێوازی ڕاندۆم هەڵبژێردراوە ئەمجا دەم بانگی ماژولی ڕاندۆم ئەکەم نقطەکە دائنێم rand int لەدەی چێکا بۆ منە لە نێوان ژمارە 1 تا 20 دوودانە ژمارە هەڵەبژێرێت ببوورە 1 دانە ژمارە هەڵەبژێرێت ئێستا ئەنووسم پرینتێکدا ئەنێم کە بۆ جوانی بڵێ کە من خەریکم بیر بە هەڵبژاردننی 1 دانە ژمارە ئەەکەم هەڵبەت وا جوانترێکە کە سەرەتا پرینتەکە بێت ئەمجا ڕاندۆمەکە بێت بۆچی چونکە سەرەتا بیرە کاتەوە جا ژمارەکە هەڵەبژێرێت ئەتوانین ئاواهی لێ بکەین تۆزە جوانترێکە گینا هیچ جیاوازیەکیشنا من بیر بەوە کەمەوە I'm thinking of a number between 1 and 20 من بیر بە ژمارەیەکەکەم و لە نێوان 1 تا 20 thinking of a number between 1 و 20 ئێستا ئەمجا دێت چێکات دێت گۆڕاوێکماندانە بەناوی secret number کە لێرەیە ئەم secret number دووە ئەوەی کە کۆدەکە جێبەجێ بوو بەرابەرە بێت لەگەڵ ژمارەیەکە لە ماژۆری ڕاندۆم هەڵبژێردراوە بە شێوازی ڕاندۆم ئێستا من لە لوپی وایل کەڵک وەرەگرم تا هەتا ئەو کاتێک کە من مەبەستمە بێت و ئەم دەستە کۆدەی کە لە خوار ئەمە ئەینووسم بۆم جێبەجێ بکات گۆڕاوێک دانم بە ناوی گێس ئێستا کاتی ئەوەیە کە بەکارهێنەر بێت پێشبینی بکات سەرەتا ژمارەکەمە بێ ئینتێجەر بێ ئەمجا دووە ئەو ئینپوتەکەی بۆ دائەنێم ئەنووسم take a guess واتە پێشبینیەک بکە ئەمجاڵم ئەگەر if گێسەکەم چکولەتر بوو لە secret numberەکەم واتە ئەو ژمارەیە کە بەکارهێنەر پێشبینیەکە چکولەتر بێ لەو ژمارەیە کە بەرنامەکە هەڵی بژاردووە بە شێوازی ڕاندۆم پرینتوەکە بڵێکە زۆر چکولەیە ژمارەکە too low زۆر چکولەیە دوبارە هەوڵ بدەرەوە try again جارێکی کە و ئەگەر گێسەکەمان گەورەتر بێ لە secret numberەکەمان واتە ئەو ژمارەیە کە بەکارهێنەر پێشبینی کردووە گەورەتر بێ لەو ژمارەیە کە بەرنامەکە نووسیوێتی بڵێکە ژمارەکە گەورەترێکە دیسانەوە لە سەرەتا هەڵ دەرەوە too high زۆرە ژمارەکە try again یار بە ئەوەهی ماڵێکدا بنێم ئەمجا دووە ئەو ئێلسەکەی ئیتر دیارەکە ئەبێتە بەرابەرمونە کاتێکە نەگەورەتر بێ نەچکولەتر بێتتر خۆیەتی پرینتوەکە بڵێکە
پیرۆزە ئەوەی you guessed it بۆی لات guessed it تۆ پێشبینیت کرد ئەمجا دووە ئەو سوورەکە ئەوەستێنم ئێستێ با پێشەوە ڕانی بکەین ئێستا بەرنامەکە هیچمان بۆ نیشان نایە بۆ چونکە ئێمە جارێکە فانکشنەکەمان بانگ نەکردووە ئێستێ بانگی یەکەین ئەڵێن بێ زەحمەت خۆتمان پێ نیشان بە ئێسینگی ئەمجا I'm thinking of a number between یەک تا بیست ئەمجا ئەڵێ پێشبینیە بکە بۆ نمونە ئەڵێم 5 وەڵا دروست ئەدی جارێکی کە ئەڵێم 8 دۆخیەکەی ئێستا لە زۆر کەمە دوبارە هەڵ دەرەوە ئەم جارەڵم 6 ئەڵێ زۆر کەمە دوبارە هەڵ دەرەوە دیایەکەم بڵم 10 ئەڵێ کەمە ئەیکەمە 15 ئەڵێ کەمە ئەیکەمە بەبی کەمە ویستامەڵە چی ئەڵێم جا زۆرە کەواتە شتێک لە نێوان 15 تا 20 ئەیکەمە 17 ئەڵێ کەمە 18 ئەمجا پیرۆزە ژمارەکە دروستە وەرم با ئێستا هەندێک شتی تری پێزیا بکەین بۆ نمونە پێ بڵێن کە بە چەند جار یعنی بە بەکارهێنەر بڵێن تۆ بە چەند جار توانیوتەکە پێشبینیەکە دروست بێت واتە چەند جار هەوڵت داوەکە ژمارەکە پێشبینی بکەیت لەگەڵ ئەوەشدا ئەتوانین شتێکی تری پێزیا بکەین بۆ نمونە بڵێن کە بە بەکارهێنەر لێ پرسین بڵێن کە ئایا تۆ ئەتەوێت دوبارە کای بکەینەوە ئەگەر وتی کە بەڵێ دیسانەوە کۆدەکە جێبەجێ بکات و کایەکە دەست پێ بکات و گەرشتی ناپێم خۆش نییە کایەکە تەواو بکات بە سەرەتاوە دەست پێکەینەوە ڕاندۆمەکەمان کە ئیمپۆرت کردووە ئەمجا بە ئاواهی بکەین سەرەتا بە بەخێرهاتنێکی بەکارهێنەر بکەین print ئەمجا ئەڵێ بەخێر بێن welcome to the number guessing بەخێر بێن بۆ کایەی پێشبینیکردنی ژمارە number guessing game ئەمجا دووە ئەو دێم لوپێک دروست دەکەم لوپێکی نوێ دروست دەکەم دەچی بکە کە هەر جار ئەم لوپەی خوارەوەیان جێبەجێ بوو بیبژێرێت ئێستا ئەم سیکرێت نامبەرەی کە لەو پێشە نووسی بووم سیکرێت نامبەر دیسانەوە لە سەرەتاوە ئەینووسمەوە random dot rand int ئەم ڕەندۆمە بێجگە لەم rand intە شتێکی هەیە بۆ نمونە دانێکە کە لە نێوان لیستێک لە ژمارەکە کە تۆ پێی ئەی هەڵەبژێرە دانێکێ تەنیا لە نێوان 0 و 1 هەڵەبژێرە بۆ نمونە نیو 75 چوزانم 23 ئی ئاواهی هەڵەبژێرێت ئەڵێ لە نێوان 1 تا 20 هەڵبژێرە ئەمجا دووە ئەو print دا چاو لێرە بکەن لەلا نووسیمە im باشە بۆی لەرات ئێمە گرنگە کە لە ئەو کۆتێشنە دوودانەیە کەڵک وەربگرین ئەگەر لەو یەکدانەیە بنووسین ئەمجا کە ئەنووسین im تووشی کێشابین چاو لێ بکەن لێرە I am thinking of a number لە نێوان between 1 and 20 پێشم وتم جیاوازی نییە ئەم دوودانە جێبەجێ بێت ئەمجا گۆڕاوێک دانم بە ناوی attempts و بەهاکەی دانم 0 کە هەر جار کایەکە جێبەجێ کرا و هەر جار کە ئەو نەفەرە هاتوو واتە ئەم لوپە جێبەجێ بکرا ئێستا زۆرتر بوو کەمتر بوو ڕێک خۆی بوو پێ بڵێ کە لە چەندانە لە چەند جار هەوڵدان توانی کە ژمارەکە پێشبینی بکە ئاواهی کە کاتێک کە ئێمە گۆڕاوێک دانین و ژمارەیەکی سفری بۆ دانین یان چوزانم دێن سترنگێکی خاڵی پێزیاکەین یان لیستێکی بەتاڵ دانین کە دواییە پڕ ببێتەوە پێی ئەوترێ place holder یان جێڕاگر شتێکی واهی
جێگەکەی بۆ ڕائەگرێ ئەو شوێنەدا ئەنین هەتا کاتێکە دواتر وردە جێگاکەی پڕوە بێت و بۆ نمونە لیستەکە پڕوە بێ یان چوزانم ئەم سفرە ببێتە ژمارەیەکی تر زیاد بکە یان چوزانم سترینگەکە پڕوە بێ ناوەکەی. بەهەرحاڵ ئەبم کارە ئەڵێن ئەبەم شتا ئەبم ئەتەمسەی کە لێرەیە بەواتای ئەو کارتانەیە کە ئەو نەفرە هەوڵی داوەکە ژمارەکە پێشبینی بکە پێڵەن پلیس هۆلدەر جێڕا ئەگرێت. ئێستێ ئەم دوودانە وایەڵە ناکرێت ئەوە لە ژێریەک بن بۆچی چونکە ئەم وایەڵەی کە لێرە ئەم سوڕی کە لێرەیە دامان ناوە ئەبێ لە ژێر لە ناو ئەم سوڕەی ئەمەیان بێ کە هەر جار کە ئەمە جێبەجێ بوو یەکدانە بەمە زیاد بکات. ئێستێ وا گێست وایل ترو هەر کاتێک کە ئەم یوزێرە یا ئەم بەکارهێنەرە گێستێکی لێدا تۆ ئەو پلیس هۆلدەرەی کە دانابوو ئەو ئەتەمپتەی کە دانابوو یەک دانەی هێزیاکە. ئێستا لێرە ئەتوانین بڵین you guessed it in و بیکەم بە f string ئەو نەجار attempt ئەم ئەتەمپتە دوو جار نەمنووسیوەت و یەک جار نووسیمە کە ئەم ژمارەی کە لێرەیە بەدەستەی بیخاتە نێمجا بڵێت لە ئەونا هەوڵ لە ئەونا پێشبینی یان بەگشتی ئەو نەجار ئەو بەکارهێنەرە هەوڵی داوەکە پێشبینی بکات. ئێستا لە ئەم سوورە چکولان دەینە دەرەوە چی ئێنە سوورە گەورەکە کە هەموو جارێت دواوەی کە کایەکەی ئەنجامدا چون بەگشتی کۆدی کایەکە ئەم سووڕی ئائێرەیە لە بەکارهێنەر بپرسێ بڵێ کە ئایا دەوێت دوبارە کایە بکەیتەوە play again ئەمجا input do you want to ئایا ئەتەوێ دیسان و دەست پێ بکەیتەوە yes or no بەڵێ یان نەخێر. ئەگەر بەکارهێنەر وتی کە هەر شتێک جگە لەم دەستەواژانێک بۆ نمونە وتی yes وتی هەروای نووسی بەواتای s بەواتای بەڵێ یان هەر نووسی ئەرێ بە قەولێک ئەمە تۆزە زیرەکانە ترێکە کە ئێمە با کۆدەکە بنووسم جا پێتان نیشانم دات ئەم لەوەڕێی بۆ دانێم چون ڕەنگە وتمان پایتۆن بە گەورەی و چکولەی ژمارەکان هەستیارە ئەگەر بۆ نمونە بەکارهێنەرەکە بە تەواوی بە ژمارەی گەورە نووسی سەری لێ نەشەوێ ئێرۆری پێنەیەت خۆی بە شێوازی دیفالت بێ بیکات بە ژمارەی بە هیتی بچووک کە سەری لێ نەشەوێ not in ئەوەڵ کۆدەکان وسم ئەمجا پێتان نیشانەیەم کە پێتانەڵم کە چییە ئەرێ بۆ نمونە لێرا چیم کردەوە وتومە ئەگەر بەکارهێنەرەکە لەناو ئەم لیستەیە بۆ نمونە وتوێتی yes وتوێتی وای کە هەر مەبەستی یەسەکەی وتێتی ئەرێ یان هەر شتێکی تر توانین بڵێن بۆ نمونە بەڵێ بەڵێ یان هەر شتێکی تر ئەمە تاپڵێکمان پێداوە کە ئەم ژمارانەی تایە ئەم نووسراوانی تایە کە هەمی بەواتای ئەوەیە کە بەکارهێنەرەکەی بیەوێت کایەکە دیسانەوە لە سەرەتاوە کایە بکاتەوە لەسێتوانە ئەگەر ئەو شتی کە بەکارهێنەر ئەینووسێت لە نێوان ئەمانەیە نەبێ هیچ کامێک لەمانی نەبێت ئەمە پرینت بکەرەوە پرینتی وەکە بڵێکە سواز بەوەی هاتی و کایەت کرد لەگەڵ من thanks for playing ئەمجا ماڵاوایی لێ بکە goodbye ئەمجا سوورە گەورەکەش بوەستێنە ئادەی بزانم لێرەیە کێشەی چییە ئەها کێشەکەی ئەوەیە کە ئێمە ئیندنتیشنمان ڕەچاو نەکردووە ئەم پلی ئەگەنا بۆی ئێستا لێرەیە کە نووسیمانە لی هاوڕاستایە لەگەڵ ئام سووری دەرەوە لە حاڵێکدا ئەمە خۆی بەشێکە لە سوورەکە بۆیە تەبلێ ئەین دەستێ چاگە بێت لەناو ئەم سوورە چکولیانە ناو سوورە گەورەکەیە
ئێستا با جارێکی کایە بکەینەوە مارێک لە نێوان یەک تا 20 ئەڵێم 8 ئەڵێ زۆر لەسەرێ وەرە خوارەوە ئەڵێم 9 ئەڵێ هەر لەسەرەوە 8 5 عادی 2 ئەڵێ زۆر کەمە 3 ژمارەکەی سێ پیرۆزە you guessed it in 6 attempts واتە بە 6 جار 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 ئەڵێ بە 6 جار تۆ توانیت کە ژمارەکە بزانی کە چی و پێشبینی بکەیت سێڵە دوارەتەوێ هەڵبێتەوە لەم بەڵێ تااقەتم نییە ئێستاکە بزم هەر لەم وای دیسانۆ لێم قبوڵەکات ئێستا ژمارەیەکی تر ئەڵێم 13 ئەڵێ زۆر کەمە ئەڵێم 18 ئەڵێ زۆرە 15 پیرۆزە you guessed it in 3 attempts لە 3 جارە لە 3 کەڕەت هەوڵدانە تۆ توانیتە کە پێشبینی بکەوتە 1 و 2 و 3 ئێستا ئەڵێ تۆتەوێ کاپی ئەڵێم نادەست خۆش بێ ئەڵێ زۆر باشە thank you ئەومان لە تێک چوو thank you for playing out دوایە ئەگەر جارێکە مەوێ کۆدەکەڕان بکەمەوە ئەمەی دروست کرۆ thank you for playing goodbye بای شتێکی جالبیشتان پێ بڵێم ئێستێ هەرو جۆرەی کابینەن لێرەیە هاتووە بەبێ هیچ بۆشاییەک پشتی سەر یەک نووسیوێتی دەتوانین بۆ نمونە بۆ جوانکاری ئەمە شتێکی سەلیقەییەوە تا هەر کەسێک ئەگەر بۆی گرنگ بێ و شتە بۆی بنووسێت بەڵام بەڕای من جوانترێکەکە وای لێ بکەین ئاوا یەکدانە ئەلم نازانم بە کەسلەشی پێڵەن چی پێڵەندای ئەنین بۆ ئێن ئەنووسین دیسانەوە لێرە شاتوانین ئەو کارە ئەنجام بدەین بۆ دیسانەوە بۆ ئەمەش پێم خۆشە کە داینێ ئێستا بە دووارە تاقی بکەینەوە لێ بکەن لێرە بەو بە کەسلەش ئێنی کە لێرە دامان ناوە هاتووە بۆشایدانە ئەمە ڕێک و پێکتر نیشانی کاتێکە شتێک هەڵەبژێرین بۆ مناڵم حەبدا ئەڵێ زۆرە دیسانەوە لە ئەوڵەوە 15 12 دروست بوو پیرۆزە you guessed it in 3 attempts بە 3 جار توانیت کە پێشبینی بکەیت لەسەر دیسانەوە چون لێرەیشە ئەو بەکسلەش ئێنم بۆ داناوە وەکو ئینتەرێک وایە وەک ئەوەیە کە یەک جار ئینتەر لێبە ئەگەر لە خواریەوە بۆ نمونە ئالێرەیە دایبنێم بۆشایەک لە خوارەوە دائنێت ئێستاڵێم کە نۆ بوون thank you for playing ئێستا با یەک شتی تریشتان پێ نیشان بم بە حاڵەتێک بێکە لە خوارەوە بۆشایمان بۆ دانێ با جارێکە ڕانی بکەین take a guess ئەڵێم 10 ئەڵێ زۆر کەمە ئەڵێم 15 ئەڵێ زۆر کەمە ئەڵێم 18 ئەڵێ زۆرە 17 پیرۆزە دێڵێ you guessed it in 4 جار هەوڵدان ئەمجا وتێتی do you want to play again yes or no ئیتر من لێرەیە ناتوانم بینوسم چونکە کاتێک ئەم بەکسلەش ئێنەدای ئەنین وەکو ئەوەیە کە ئینتەرێکمان لێدا بێت بۆیە دێ لێرەیە ئەتوانم بڵێم کە نۆ بۆ نمونە ناپەوێ ئەمجا پێمەڵێ thank you for playing ئەگەر لێرەیشا بۆی دابنێم دیسانەوە بۆشاییەکی تردا ئەنێت وەکوایە کە لە دوانەوە کە ئینتەرێک لێبات جا ئەمجا بنووسێ thank you for playing زۆر باشە هاوڕێیان ئەمەش لە بەرنامەی کایەی پێشبینیکردنی ژمارە هیوادارم کە چێشتان لە ڤیدیۆکە بردبێت بۆتان بە سوود بوو بێت و لێ فێر بوو بێتن سۆرس کۆدەکەیتان دیسانەوە بە مەشتێکی سادەیە بەڵام پێماوێ بۆ دەستڕاهاتن بۆ کەسێکی سەرەتایی باشە سۆرس کۆدەکەیتان لە کەناڵی تەلەگرامە بۆ دائەنێم خۆشتان جارێکی کە بینوسنەوە هەندێک شتی پێ زیاکەن شتی لێکەم کەنەوە هەروە بۆ خۆتان بە شێوازی داهێنەرانە بزانن چ کارێک دەتوانن چۆن دەتوانن کارە بکەن کە کایەکە سەرنجڕاکێشتر بێت وا تاقی بکەنەوە و لێشی مەترسن بەڕاستی پێم وابێ شتێکی سادە بوو زۆر باشە دەستان خۆش بێت کە تایرە لەگەڵم بوون لە ڤیدیۆکانی ترا زیاتر لەسەر فانکشن ئەڕۆین چەندین شتی تر هەیە لەسەر فانکشن کە پێویستاوانە فێر بین بۆیە لەگەڵم بن تا زیاتر فێر ببن زۆر باشە دەستان خۆش بێت ماندوو نەبن و کاتێکی خۆش